ئەمە تاقمی میوانەکەمانە هێناومە بە قیست من مامۆستایەکەم نەمتوانی پارەکەی لە کاتی خۆیان بەم هات تاقمەکەی لە ماڵەوە دەرهێنام و بردیەوانێ. ئەمانە وتەی فەرمانبەرێکی حکوومەتی هەرێمی کوردستان بوون کە پێش پاشەکەوتکردنی موچەکەی کەلوپەلی نێوماڵەکەی بە قیستی مانگانە لە یەکێک لە کۆمپانیا بازرگانیەکان کڕیوە، بەڵام دوای کەمکردنەوەی موچەکەی نەیتوانیوە قیستی کۆمپانیاکە بدات، بۆیە کۆمپانیاکەش پاش چەند مانگێک کەلوپەلەکانیان لە ماڵەکەی بردوۆتە دەرەوە. ئێستا قیستەکەم بۆ نەیراوە دوسێ ڕۆژە چی پێڵەن کۆمپانیاکە تەلەفۆنم بۆکە وتی وایە دوای کە ئاخر گەشتە نەتیجەیە وتی من هیلاقەم نیوە پەیوەندی بەم نەهۆنی هاو ئەساسی ماڵەکەمی کردەوە یعنی زۆر زۆرم بێناو خۆش بوو بەڕاستی مامۆستایەکتان وا ڕسوا کردو ئەساسەکە لەبەر چاوی خۆیە بەرێتە دەرەوانێ. کەمکردنەوە و پاشەکەوتکردنی موچە لەلایەن حکوومەتی هەرێمەوە کە لە سەرەتای ئەم ساڵەوە خرایە بواری جێبەجێکردنەوە ناڕزایەتی و نیگەرانی فەرمانبەران و موچەخۆرانی لێکەوتەوە. ئێستا خاوەنی ئەو کۆمپانیانەی پارەی قیستیان لای فەرمانبەرانی حکوومەتە نیگەرانن لەوەی کە بەشێک لە فەرمانبەران ناتوانن قیستەکانیان بگەڕێنەوە بۆ کۆمپانیەکان ئەگەرچی ژمارەیەکیشیان ماوە و بڕی قیستەکانیان کەم کردوێتەوە. بەنسبەت قیستەکانمانەوە ئێمە لەگەڵ کارمەندانی حکومیایە ئەوتای معاشەکە کەمی کردووە قیستەکانیشمان زۆر بە کەمی بۆ دێتەوە ئەوش گرفتێکی گەورەی بۆ ئێمە دروست کردووە بۆ ئێمەش ناچارین هاوکاری کارمەندەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بکەین لە ڕووی پێدانی قیستەکانیان ینی مەسەلەن ڕێیان پێدنی کە بە دوو مانگ جارێ بە سێ مانگ جارە قیستێ بێن هەتا جاری واشەیە نیو معاش وەرەگرن نیوە قیستەکە واستەکە. لەسەر ئەو کێشانەی کە لە نێوان خاوەن کۆمپانیا و خاوەن قیستەکاندا دروست بووە پۆلیس دەڵێت دەیان سکاڵا لە بنکەکانی پۆلیس تۆمار کراون، ئەمە جگە لەوەی ئەو بابەتە بۆتە هۆی دروستبوونی چەندین کێشەی کۆمەڵایەتی. هەندێکیان لەوانە هەر خۆیان شاردوت و سەری خۆیان هەڵگرتووە، هەندێکیان وەک بە ڕێزەوەتی خاوەن کەلوپەلەکان چون کەلوپەلەکانیان بردوێتەوە، هەندێکیان بۆ بە شەڕیان و داوای و ئێستا لە مەحکەمان کە خاوەنی کەلوپەلەکە چۆتە سەر ماڵەکە لێیاوە یا تەقەی لێ کردو یا برینداری کردو بە چەقۆ، ئەمانە هەمووی بوونی هەیە. تا ئێستا لە هەرێمدا یاسایەک نییە بۆ پاراستنی مافی خاوەن کۆمپانیا و هاوڵاتیان لە مامەڵەی کڕین و فرۆشتن بە قیست، بۆیە دادگاکانیش زۆر کات توانای یەکلایکردنەوەی ئەم جۆرە سکاڵانەیان نییە و بەوتەی پۆلیس دادگا سکاڵاکانیان لێ وەرناگرێت. ئاواد مەحمودیان ئارتی سلێمانی.